شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. جەلال سڵاوی خۆت لەبێت. دوایین زانیاریەکان سەبارەت بە بایکۆتی تەندروستکاران چییە؟ دوێنێ سندیکای کارمەندانی تەندروستی ڕایگەیان کە بایکۆتیشیان شکاندووە، بەڵام ئێستا سندیکای ڕێکخراوەکان دەڵێن نەخێر، تەنها خۆپیشاندانمان ڕاوەستاندووە، بایکۆت بەردەوامە. سڵاو لە تۆ کاکدانا لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت. دیارە لە سەرەتای بایکۆتی کارمەندان و پزیشکانی تەندروستکاران بەگشتی لە نەخۆشخانەکاندا بۆردێک لە نێوان ڕێکخرا و سندیکا تەندروستیەکانە پێک هات کە پێکەوە بڕیاریان لەسەر بایکۆتدا، بەڵام دوجار لە ڕێگەی و فشارە حزبیانەوەی کە هەبوو لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی و لە ڕێگەی وەزارەتەوە لە ڕێگەی تەنانەت یەکێتی نیشتیمانی خۆیەوە کە فشارێک هەبوو بۆ شکاندنی بایکۆتەکە کە دوجار بە زەبری هێزیش کۆتاییان بە خۆپیشاندانەکان دێنا. ڕۆژانە لە کاتی خۆپیشاندانەکان لێرە لە بەردەم نەخۆشخانەی فریاگوزاری هێزێکی ئەمنی زۆربوونی هەبوو بۆی کە کۆتایی بە خۆپیشاندانەکان بێنن. دیارە لە ناو ئەم بۆردەیە سندیکای تەندروستکاران بۆ خۆی دوێنێ بەیاننامەیەکی دەرکرد کە کۆتایی بە خۆپیشاندان و تەنانەت مانگرتنەکەشیان شکاندووە و دەچنەوە ناو نەخۆشخانەکان. بەڵام دیارە ئەو بۆردەی کە پێکهاتبوون کە زۆرێک لە سندیکا و ڕێکخراوەکانی تێدا بوو، ئەوان بەیاننامەیەکیان دەرکرد کە پێکهاتبوو لە 6 خاڵ و چەندین داواکاریان هەبوو لەسەر نەمانی پاشەکەوت و دامەزراندنی ئەوانەی کە بە خۆبەخش کاریان کردووە لە کەرتی تەندروستی و تەنانەت لە ناو بەیاننامەکەشیە بایکۆتیان خۆپیشاندانەکانیان هەڵپەساردبوو نەکەوەی کە بایکۆت بشکێنن. دیارە ئەوەی ئەمڕۆ کە دەبینرێەوە پێ و زانیارانەی کە هەموو چوومەتە ناو بەشێک لە نەخۆشخانەکانەوە، تەنها و دکتۆرانەی گەڕاونەتەوە ناو نەخۆشخانەکان کە ئەتوانە بڵێن دکتۆرێکی زۆر ینی بەوازحی حزبین و بە فشاری حزبی گەڕاونەتەوە ناو نەخۆشخانەکان دەگینا وەک لە وێنەکاندا دەردەکەوێت. ئەمە نەخۆشخانەی فریاگوزاری سلێمانیە کە لە ئێستادا نەخۆشەکان و کارمەندەکان تێدا دەوام ناکەن، تەنها چەند حاڵەتێکی زۆر کەم نەبێت کە نەخۆش تێدا دەبینرێ. ئەویش بۆ نمونە دوورینەوەیەکی زۆر ینی قورس بێ لەگەڵ دەرزی وەشاندنێکی یان خۆت عیلاجێک، ئەگینا دکتۆرەکانی تر لێرە دەوام ناکەن و نەخۆشی تر نابینرێ جگە لە 122 نەبێت کە ئەگەر حاڵەتێکی نەخوازراو لە دەرەوە هەبێت تیمێکی فریاگوزاری دەچێتە دەرەوە بۆی کە بتوانێ عیلاج یا چارەسەر بۆ حاڵەتە بکاوە. دوجار ئەگەر حاڵەتەکە پێویست بکان نایێنرێتەوە ئێرە دەبرێتە نەخۆشخانەی شۆڕژ و ئەو تەندروستیانی کە ئەو نەخۆشخانانی کە سەر بە وەزارەتی پێشمەرگەن. واتە لێرە مانگرتن بەردەوامە، تەنها کۆتایی بە خۆپیشاندانەکان هاتووە کاکدانا. بەڵێ جەلال ڕێدەن بە ئێوە وەکو ڕۆژنامەنووس وەکو کامێرەمان بچنە ناو نەخۆشخانەکانەوە و با بڵێن قاوش و بەشەکانی نەخۆشخانەکان تەسویر بکەن بزانن ئایا کارمەندان دەوامەکەن یان ناڕێ بە ئێوەدەن؟ کاکدانا تەنانەت تا دوێنێش کە لێرە خۆپیشاندان نەبوو دەگەچە ڕایەوەی کە پێرێ هێرش کرایە سەر تیمی ڕۆژنامەنووسی پەیام لێرە بە هیچ شێوازێک نەک ڕێگەیان نەداوە بچینە ژوورەوە وەکو کامێرە. بەڵام تەنانەت ئێستا ئەم ڕۆژ هێزانامنیەکان لێرە نەماون لە بەردەم نەخۆشخانەی فریاگوزاری سلێمانی، گەرنا ڕێگریان دەکرد لەوەی کە لێرەش ئەو کامێرەیەت ثابت بکەین بۆی کەم ڕاستەخۆیە بۆیەوە بگوازینەوە. بەڵام من خۆم بەبێ کامێرە توانین بچمە ژوورەوە بۆ لای ئەو کەسەی کە لێرە خەفەریداریە بەڕێوەبەری تەوارەکە دیارە لێرە نەبوو فریاگوزاری نەخۆشخانەی فریاگوزاری ئامادە نەبوو یەک زانیاریم بداتێت چ جای ئەوەی کە لێدوانێکم بۆ بدا یا ڕێگە بدا لەوەی کە من کامێرە ببەمە ژوورەوە، بەڵکو ئامادە نەبوو بە هیچ جۆرێک زانیاری بدا. من تەنانەت هەواڵی ئەوەم زۆر پرسی لە بەرپرسانی تەندروستی لە سلێمانی کە ئایا ئەو پزیشک و کارمەندانەی کە تا ئەمڕۆ داوامیان نەکردووە ئەم ڕۆژ داوام ناکەن چۆن لێپێچینەوە سزا دەدرێن. بەڵام دیارە ئەگەرچی لە چەند شوێنێک ناویان کۆکراوەتەوە، بەڵام دیارە تا ئێستا ینی سزادانی هەر پزیشک و کارمەندێک پێویستی بە فەرمانی کارگەڕیەیە کە تا ئێستا ئەو فەرمانە دەرنەچوێنراوە بۆی کە سزا بدرێن و دیارە بەپێی فەرمانی پارێزگاری سلێمانیش کەس بۆی نییە سزای پزیشک و کارمەندەکان بدان لەوەی کە درێژە بە بایکۆت بدەن یان نێنەوە بۆ دەوامیان. کەواتە لە ئێستادا کارمەندان و پزیشکان بە قسەی بۆردی سندیکا و ڕێکخراوەکانیان کردووە نەک سندیکای کارمەندانی تەندروستی و بایکۆت بەردەوامە، بەڵام خۆپیشاندان ڕاگیراوە. جەلال محەممەد پەیامنێرمان لە شاری سلێمانی لە بەردەم نەخۆشخانەی فێرکاری، سوپاس بۆ زانیاریەکانت.